سڵاتان لێبێ قوتابیان لە ڤیدیۆی ڕابردوودا ئێمە لەو پرسیارە ڕاوەستاین باشە ئەوانەمان هەندێک باس کرد دواتر کۆتاییمان پێهینە تەمان قوتابیان ئێستا دێین ئەمە بابزانین لە تەواوکاری چیت کەمان مایە دەچینە سەر جێبەجێکردن بابرێت جێبەجێکردنی تەواوکاری باشە بابزانین پێش ئەوەی بچمە سەر جێبەجێکردن حەزم لێ ڕێسایەکانتان بەبیر بینمەوە قوتابیان پێم خۆشە ڕێسایەکانتان بەبیر بینمەوە لەگەڵم دابن ڕێسایەکان وتمان تەواوکاری قوتابیان دەڵێن تەواوکاری ئی یەکەم گوتمان تەواوکاری کەی دی ئێکس دەکاتە کەی ئێکس کۆسی باشە وتمان ئەگەر نەگۆڕ بوو تەنها ئێکسەچی لە بۆ زیادەکەی باشە ئەوە یەک دوو گوتمان تەواوکاری ئێکس توان ئێن دی ئێکس دەڵێن دەکاتە چی دەکاتە ئێکس توان ئێن کۆ یەک لەسەر ئێن کۆ یەک کۆ سی بەڵام دەبی ئاگادار بین ئێن یەکسان نەبی بەچە یەکسان نەبی بە سالب یەک لەوە یاگامان نەبی باشە قوتابیە طبعا ئەوە گوتمان زۆر فرانە توانی موجب نمونەم لە سەری ناوە توانی سالب نمونەی سەر لە سەری ناوە توانی کەرتی نمونەم سەری ناوە هەموو حاڵەتەکان باشە لەوەی شتێچکەمان هەبوو یعنی دەکرێت گوتمان ئەو ڕێژ بەکاربینم بۆ نمونە دەرێت تەواوکاری ئەی موجب یان سالبی لەسەر ئێکس توان ئێن دیەکس گوتمان دەکرێت ئەوە چ بکەین لە زیاتی وای گوتمان دژی ژمارەکەی وەگرە ئەگەر موجب بووبی کە سالب بووبی کە موجب ئەوەشیان یەکی لە توانەکەی کەمکە بە هەمان شێوە ئێکسەکەش ئێن کەم یەک کۆسی ئەوجا ئەوەش بە هەمان شێوە دەتوانیت مامەڵێک ئەوەش تەقریبان وچی برێ شاگردی وێ لەوەی دروستوە دوایە هاتین ئەوانەمان هەموو باس کرد لەسەری دوایە هاتین ئەو جارە ڕێسای سێەم بابرێن وانە گوتمان تەواوکاری بە سەرکردداری کەم و کۆتەوزیایی بۆ نمونە ئێفی ئێکس موجب بیان سالب جی ئێکس بی باشە دی ئێکس هەمووی دەکاتە چی دەکات تەواوکاری ئێفی ئێکس دی ئێکس کۆ تەواوکاری جی ئێکس دی ئێکس واتە ئەجەگەر موجبی بە موجبی بە سالبی بەش بە هەماشە باشە ئەوەش تەواوکاری هەموو ڕادەکانی کە بە جیاوەردەگرین باشە قوتابیان دواتر هاتینە سەر ڕێسای تەواوکاری گوتمان تەواوکاری ڕەجی دووجا گوتمان دەکرێت ڕەجی دووجا بۆ شێوازە وەگرین جی داش ڕەجی دووجای جی ئێکس دی ئێکس وتمان ئەگەر نەخشەکە بوو لەسەر ئەو شێوازەی بۆ ڕەجی دووجای تێدا بوو داتەشراوی ناوڕێک لە تەنیشتی هەبوو داتەشراوی ناوڕێکە ئیهمال دەکرێت دەڵێن دوو لەسەر سێ ناوڕێک ڕێگەکە وچی خۆی کۆسی باشە قوتابیان ئێکەچکەمان هەبوو بابرێن ڕێسای پێنجەم ئێکەچکەمان هەبوو تەواوکاری جی داش لەسەر ڕەجی دووجای جی ئێکس نەخشەیە بابرێن قوتابیان ئەگەر نەخشەکمان هەبوو ڕێگەکە جارە داتاشرا و ڕێک لێرە نێوانیان جارانە بەڵام داتاشرا و دابش ڕێگەکە ئەوەیان کووە گوتمان ئەگەر داتەشراوی ناوڕێک ڕێگی دووجا بوو لە خوارە داتەشراوی ناوڕێک لەسەری مەوجود بوو دەرەی دوو ڕێگەکە وچی خۆی دوو ڕێگەکە وچی خۆی باشە قوتابیان دوو ڕەجی دووجای جی ئێکس کۆسی ئەوەمان باس کرد دواتر ڕێسایان چکەمان هاتە پێش بابرێن ڕێسای ناوی لێ بنین شەشەم گوتمان ئەگەر هاتوو ئەو جارە تەواوکاری جی داش ئێکس دابەشی جی ئێکس یعنی ڕێگ نەبوو یعنی بابرێن قوتابیان ئەگەر هاتوو نەخشەی کەرتی بوو داتەشراوی ژێرە لەسەرێ مەوجود بوو ئەوە گوتمان دەکاتە لنی ژێرە کۆسی باشە قوتابیان ئەوەش یەکێک بوو لەو ڕێسایانێکە ئەمە نمونەمان زۆر لەسەری هیناوە باشە قوتابیان زۆر چاکە ئێکەچکەمان هەبوو حەفت گوتمان ئەگەر هاتوو کەوانەبی جی داش ئێکس کەوانە جی ئێکس توانی ئێنە دی ئێکس باشە وتمان ئەگەر هاتوو داتاشراوی کەوانە کتەبوو توانی لەسەر و داتاشراوی ناو کەوانەی لە دەرێ مەوجود بوو ئەوە دەرێت یەکسەر داتاشراوەکە ئیهمال دەکرێت داتاشراوەکە ئیهمال دەکرێت دەکاتە جی ئێکس توانی ئێن کۆ یەک لەسەر ئێن کۆ یەک کۆسی دیسان لێرە دەنێم ئێن توانی کەوانەکە سالب یەک نەبی ئەگەر لێبی توانی کەوانەکە چبی سالب یەک نەبیتن ئەوەش یەکێک بوو لەو ڕێسایانەی ئەوانەمان باس کرد باشە قوتابیان ڕێسایەکەمان مناقەشە لەسەری کرد بابرێم ناوی لێ بنێم هەشتم ئەوەمان مناقەشە لەسەری کرد تەواوکاری ئی توانی جی ئێکس باشە دیە ئەجەمە نارێن جی ئێکس با لێرە ئەوها نەرێن قوتابیان وانە با لێرە بۆ شێوازە نەرێن جی ئێکس تەماشەکەنێ قوتابیان
اما نارنجي اكس كله ليرو كان اي تواني اكس نقشك يعني تواني يكي نقشه نبيتن اما بس او معناه بالنسبه لمنهجي خو مقصد يكين بابري اي تواني اي اكس دي اكس اي داني لجمار راستي كان ها قال لي اي داني لچندن لجمار راستي كان قلت ما دكاتتي دكاتا اي توان اي اكس لسر داتا شاوكي اكاتا اي كوسي باشا كاي داني لچندن لجمار راستي كان بابري باشا قتابيا واتا اي جماريه اوشمان ايشمان تاوتو كرت او زاره هاتي نسر سايني باشا تاو كاري سايني اي اكس دي اكس تاو كاري سايني دكاتتي دكات سالب كوسايني همان قوشا باشا لسر اي او جا كوسي باشا كتابيا قلت من تاو كاري سايني دبيتا سالب كوساين لسر داتا شاي قوشا كي باشا بابرم اكش كمان او زاره تاو كاري كوسايني اي اكس باشا دي اكس او انتيا اوش يعني دكاتا تاوكاري كوسايني دكاتا سايني همان قوشا سايني همان قوشا لسر اي كو سي لسر داتا شاوي قوشا كاي باشا قتابيا زور تاكا اي تانيش قوتمان تان دقرت وكو لولو تان هاو انزامي هي دكاتا ساين لسر كوساين داتا شاوي جيري لسر موجودو نجمارة نقص بي اتواني جماري لبو تاب كاين بابرين جمارة شي بيزو جمارة كيلو زيادة كاين لدري هالقراوي جمارة كيلو كاريجري نبلسته لسه برسيارة كان باشا اوش بالنسبة او ياسيانا ما نبو باشا قتابيا او جارة اي تاني يلا باتانا كشبو نسين تان دي كده هاونزا تاني اكس دي اكس قوتمان تان دكاتا سايني اكس لسر كوسايني اكس دي اكس وايا قلت من داتا شاوي جيري لسري موجود بي تاو داتا شاوي جيري لسري دكاتتي داتا شاوي كوساين دكات سالب ساينم ساينم هي سالب منية سالب اقلدر سالب تشيل جوري واي لو يتس كاريجرين لو بسياركي لو اويان اهمال دكريت اويان تري دكريت اويان اهمال دكريت داتا شاوي ما دكريت لو دكاتتي سالب لنيجيرا لني كوساين اكس كوسي او بالنسبه الثاني يعني قبل سار كلمه مساعدي تانكا باشا قتابيان اوش بالنسبه تانكاي او انا ما زانيها اذا عندك ريسايدي كش معناه ساين تو اندو كوساين تو اندو تان تو اندو يستدينوا انيش باسكين باشا بلا مو مجموعه ما هو اقل لي بابين عندك رش كينو بزاني او انا عندك رش كينو او وەکو بەبیر هینانەوە پێم خۆش ئەو ڕێسایانەتان بەبیر بینەوە چونکە لەوە بەدوادەچینە جێبەجێکردنی تەواوکاری ئاگادار بە یعنی هەمووی ئەچینە سەر چ جێبەجێکردنی تەواوکاری با بینە ئەو ڕێسایی دەیەم باوە ناوی لێ بنێن یازدەم یعنی هەمووی ورد و درشەم بۆ مناوم لێ نای یازدە دوازدە گەنە هەم خۆی هەموویان چەند یاسایەکە باشە ئەوەندە زۆر نیە بەس لۆی تێکەڵی نەکەی هەمووی لەبەر چاوت هەبیتم با بینە ساین تواندوو تاوکاری ساین تواندووی ئەی ئێکس دی ئێکس گوتم دەکاتە چی دەکاتە ئێکس لەسەر دوو کەمی یەک لەسەر چار ئەی چار جارانی ئاوکۆلکەی ئێکسەکەی ساینی دوو هەندی گۆشەکەی دوو جارانی ئەی ئێکس کۆسی باشە تاوکاری بابرم دوازدە تاوکاری کۆساین تواندووی ئەی ئێکس دی ئێکس ئەکاتە ئێکس لەسەر دوو کەم ئەوە کۆ یەک لەسەر چار ئەی نەفسی یاسایە گوتم دیقەت کە بەس نیشانەکە فەرقی هەیە هەمان یاسایە بەس چیە نیشانەکە فەرقی هەیە ساینی دوو هەندی گۆشەکەی ساینی دوو ئەی ئێکس ئاخیر شت کۆسی باشە ها ساین تواندوو کۆساین تواندوو تان تواندوو دەکەیتە بەرچاوت تان تواندووی ئەی ئێکس بەتەنێ تان تواندوو گوتمان تان تواندوش دەکاتە چی دەکاتە تانی هەمان گۆشە لەسەر داتەشای گۆشەکەی کەم ئێکس کۆسی باشە قوتابیە ئەو کۆمەڵە ڕێسایانە بوو یەڵە باوەش بنووسین یەکەچکەش بازیات کەین تاوکاری یەک لەسەر ساین تواندووی ئەی ئێکس دی ئێکس ئەوەیان دەکاتە چی ئەوەیان دەکاتە سالب یەک لەسەر داتەشای گۆشەکەی ئەیە یعنی جاران ئەی ئەجەڕاست بنووسم سالب ئەی تەواو دەتوانم بنووسم چ دەتوانم بینووسم سالب ئەی
سالب أي لسر تاني همان قوشة كوسي باشا قطابيا أي أو مجموعة الرئيسية أو أنا أبو كامل لدرسان رابردو باس ما كنت وكو ببير هنا أنا حسب ما أبو ببير تبين مو أقدار بن أو أنا راسته والله شتي با وأنا جبنا سني الله كل با توابي كين جوش مدي تماشى كان قطابيا أول شان تاوكاري بابرين باس ده يلا تاوكاري يك لسر كوساين توان دوي اي اكس دي اكس او يك لسر ساين توان دو با يك لسر كوساين توان دوش بيتن او ان تاوكاري دكاتتي دكاتتاني همان غوشا باشا لسر داتا شاي غوشا كي اي كوسي باشا قطابيا اوج بنسبت او انا مان هي او كومل ريساي كوا ببيرم هنايا او انا كومل ريسانا اما ايشمان بيا ببي منهجي خوما باشا قطابيا اجينا بفيديوي بيشتر باسم كر وتم قطابيان تاوكاري رساياكاني قلي زورا باشا بلا موانا او امن لي نسيتم او انا ايشمان بيا اميني هجمار كردن يو دي في لقلني معاملي لني كودكاين ولا قلسي اكس زاران ساين اكس زاران كوساين اكس زاران لن او انا شكو معامله ذكركي ان شاء الله لو انا كان داتو او انش باسكين اغنا تقريبا بجوري او هم الرئاسي او يما باس ما كد هميان سابكا بجوري منهجي خومان نزيكي تقريبا سطح نوتي همور رسايا كان من باسكت يهيز ما نهشتي توا باشا قطابيا او جا او املير كان ايشم بوينيا باشا او يرجع كما هيج ايشم بينيا باب قرمو تاوكري درسك قطابيا باب زاين تيلي دكي او يعني وتمان لير راوستاين او زي بذكرنا قطابيا او يعني تيا زي بذكردنا يلا باب زاين او برسياريك وحلكي يلا لقلم دام قطابيان باب زاين كو او برسياره شي كار دكاين باشا بابي قلمه كمان برك هادي اوكي دري شي سنه ديتن تماشى كان قطابيا يلا بابين تاوكاري بنسبه اوي كهمانه ها قطابيا دري جي اكس دكاته تاوكاري اي 2 اكس كم ساين اكس كودو دي اكس دري نقشي تبدو زرا دري نقشي جيب دو زرا باشا يلا بابين نقشي جيب دو زينو جي اكس هل رباله دوي تاويكا جي اكس دكاتا تاوكاري اي 2 اكس اكا اي 2 اكس كم تاوكاري سايني دكا سالب كوساين زاران او سالبي موجب كوسايني اكس كو تاوكاري دوي دكا دو اكس كوتسي كوسي اديول اوتيا او زانياريا حسابك خالي صفر وسالب يكا او تنها يك ايشيه بس لو زانيني نرخيص يكيا بس لو اتو تبكي نرخيصي بيبدوزيوا باشا قطابيا باب زاين كو نرخيص يكي بيبدوزينوا ديم لزي دادنم جي صفر يكسانه اي 2 صفر كوسايني صفر كوسي باشا جي صفر دكا سالب يك اي 2 صفر يكا كوسايني صفري اويش يكا كوسي كواتا سالب يك يكو يك دكاتا دو كوسي تا سالب يك موجب دو بيته وبري سالب دو يكسانه بسي سالب يك سالب دي سالب سي يكسانه بسي كواتا او ديم دقرمو يا ساكي خوي كواتا نقشي جي اكس دكاتا سي جي اكس دكاتا اي 2 اكس كوسايني اكس كو دو اكس هروها سيكشم سنده سالب سي او مبستي او نقشي تاو قطابيا اول شيء شكل زي بذكرنكاني تاو كاري تاو قطابيا زور تاك او انا ما نزاني باب روي او برسياره هوموركا لو خوت لماري وكوي تازه باسمان حليكه وباساني تواني فيديو زينوا او زي بذكرني تاو كاري كدرم زي بذكرن او انا ما بسمان باشا او زور نقشانه يعني زي بذكرن سمان هي لبرسيار دا لبرسيار يوزاري قطابيان تي دري دوزينەوەی نەخشەی بنەڕەتی هەنی پێمان دەرێ نەخشەی بنەڕەتی بدۆزەرەوە باشە ئەگەر داوای نەخشەی بنەڕەتی بکە F small دەداتێ واتە مەبەستێ F capital بدۆزیەوە باشە یان F dash دەداتێ دەرێ نەخشەی Fx لۆ بدۆزەرەوە میم هەردووچیان گرنگەوەیە نەخشەی ئەسڵیەکەی بدۆزینەوە با بینەوە پرسیاری حەلکەین قوتابیان لەگەڵم دابن لێرە لەو بەشە سپێی حەلی دەکەم باشە یاڵە بابزانی و مامەڵەی لەگە دەکەین قوتابیە بابێتن هەندووکەکە قەڵەمەکە ئاستورتر بی یاڵە قوتابیان لەگەڵم دابن
دري نقشەی بنەڕەتی بۆ ئەو نەخشەیە بدۆزەرەوە، یعنی نەخشەی بنەڕەتی بۆ ئەو نەخشەیە بدۆزەرەوە کە ڕوونکردنەوەکە بەو خاڵەدا دەڕوات. بە توی گوتێت تەواوکاری بەکاربێنە؟ نەخێر پێی نەگوتی وایە ئەدیکو بزانی تەواوکاریە بەوە بیزانە چکە دەرێ نەخشەی بنەڕەتیم لۆ بدۆزەرەوە، ئەوە بزانە کەواتە بابەتەکە تەواوکاریە. واتای ئەوەیە ئێفی ئێکس دەکاتە 6x توان 2 کەم 3. دەین چ دەکەین؟ الحەمدولله. دەین چ دەکەین؟ تەواوکاری لە وەردەگرین. تەواوکاری وەی دیەکس. باشە، تەواوکاری ئێفی سمۆڵ دەکا ئێفی کەپیتاڵ، تەواوکاری وەی دەکا 6x توان 3 لەسەر 3 کەم تەواوکاری سێی دەکا 3x کۆسی ئەوە نەخشەی بنەڕەتیمان دیتەوە. ئێفی ئێکس دەکاتە 6/3 دەکات 2x توان 3 کەمی 3x کۆسی ئەو نەخشەی بنەڕەتیم دیتەوە. ئەدی ئەو خاڵەکەت گوتی بەو خاڵەدا دەڕات، یعنی ئەو خاڵەی دانێەوە بەهای سی چەندە، یعنی ئەو خاڵەی دانێەوە بەهای سی چەندە، بەهای سی چەندە. یەڵا ئێفی چەند؟ ئێفی یەک دەکاتە 2 کەوانە 1 توان 2 یاوە عەفەن 1 توان 3 کەم 3 جارانی 1 کۆسی. ئێفی یەک دەکات چەند؟ دەکات سالب 2 یەکسانە 1 توان 3 1 جاران 2 دەکات 2 کەم 1 جاران 3 دەکات کۆسی. مانای وێ سالب 2 کەم 3 دەکات سالب 1 کۆسی سالب 2 سالب 1 بێتەوە بەرەی موجب 1 یەکسانە بەسی سالب 2 کۆ 1 دەکات سالب 1 یەکسانە بەسی. کەواتە من ئەو نەخشەیەم دەکاتە چی؟ دەکا ئێفی ئێکس بریتە لە چی؟ 2x توان 3 کەم 3x سێکەم چەندە؟ سالب 1 کەم سالب 1. تەواو قوتابیان ئەو بەنسبەت ئەو نەخشەیە. احتیمالە فکر کە بێ مامۆستا دەکرێت ئەمن داتاشایی بەکاربێن، چکە داتاشایی بەکاربێن و هەمانش دەرەچی و وە خاڵەکەش دادەنێمە پاسەدانی بکاتن بەڕێ ئەو ڕێژ دەبیتن، بەڵام من لەگەر ئەو ڕێدانیمە بەکاری مەینە، چکە لۆ زۆر ئاسایی ئەو بابەتە تێکەڵ بکرێت لەگەر شتیت کە لەگەر بابەتیت کە تێکەڵ بکرێ. باشە هەدی ئەو کاتیت دەکەی لەبەرەوەی تکایە ڕێزانستیەکە فێر بە. باشە قوتابیە ئەوش بەنسبەت ئەو پرسیارەی. با بڕۆینە پرسیاری دواتر. بازاینەوەیان چ دەرێتن؟ لێرە چی دایتە من؟ ئێفی سمۆڵی دایتە من. دەڵێ نەخشەی بنەڕەتی بدۆزەرەوە. باشە، دەرێت چ بدۆزەرەوە؟ دەڵێتن نەخشەی بنەڕەتی بدۆزەرەوە. بابێم دەرێ نەخشەی بنەڕەتی بۆ ئەو نەخشەیە بدۆزەرەوە کە ڕوونکردنەوەکە بەو خاڵەدا دەڕوات. کە گوتی نەخشەی بنەڕەتی ئەوە مەبەستی چییە؟ مەبەستی وێت تەواوکاری. مەبەستی چییە؟ مەبەستی تەواوکاریە. باشە قوتابیە؟ یەڵا بابزانم کو نەخشەی بنەڕەتی دەدۆزمەوە. جارێ بە ئەوەی چاکەم ئێفی ئێکس 2 جارانی ئێکس 2x 2 جاران سالب 1 سالب 2. کە گوتی نەخشەی بنەڕەتی یعنی تەواوکاری لەوەگرا. تەواوکاری ئێفی ئێکس دیەکس یەکسانە تەواوکاری 2x کەم 2 dx. تەواوکاری ئێفی سمۆڵ دەکا ئێفی کەپیتاڵ دەکاتە تەواوکاری وەی دەکات 2x توان 2 لەسەر 2 کەم لەسەر 2 کەم تەواوکاری وەی دەکات 2x کۆچ کۆسی. دێم خاڵەکەی دادەنێمەوە. باشە یەکسەر دەتانم دانێمەوە ئەوە ئەزانین x ئەوە وای ئەو لە جێکسی ئەوش ئەوە لێرە حسابی وای لۆ دەکەین. باشە f(x) دەرێن وای 2 یەکسانە 2 لەگە 2 دەڕوا یەکسەر 3 دادەنێمەوە 3 توان 2 کەم 2 جارانی 3 کۆسی. باشە با دانێمەوە یەڕە یەکسانە 2 3 توان 2 9 دەکا 2 جاران 3 دەکا 6 کۆسی. مانای وایە 2 9 کەم 6 دەکاتە 3 کۆسی 2 موجب 3 بێتەوە بەرەی سالب 3 یەکسانە بەسی 2 کەم 3 دەکات سالب 1 یەکسانە بەسی. کەواتە سیم دیتەوە مانەوێ گەشتمە نەخشەکەی خۆم. ئێفی ئێکس دەکاتە چی؟ x توان 2 کەم 2x کەم 1. باشە دیسانە قسەی دەکەمەوە نەری مامۆستا دەتوانمەوە تەمان لۆی دەتوانی، بەڵام دەکرێت لەگەشت بابەتیکە تێکەڵ بکرێت لۆی ئاگال لێبی وان پێی باشە ئەتوانی ئێستا داتاشایی وەگرم هەمان شتم لەو دەردەچێتەوە. ئەو خاڵەش پاسەدانی وەش دەکاتن. تەواو قوتابیان ئەوەش نمونەیەچکە وابزانم نمونە بەسە لەسەرەوەی. بابچین ئەوجارە نمونەکمان هەبی ئێفداش بی، نمونەیەکمان هەبی چ بیتن؟ ئێفداش بیتن. یاڵە بابین ئەو ئێفداشەی حەلکەین. ئەوتەوە لێرە حەلەکەم لۆی لە سەبوڕەکە لێم دیاربی قوتابیە. تەماشەکەنێت چی بە من گوتیە؟ بە منی گوتیە
نەخشەی f(x) بدۆزەرەوە کاتێک f'(x) دەکاتە 2x باشە دەکاتە 2x کەم 1 بۆ بە خاڵی 1 و 1دا دەڕوات کەواتە کە گوتی f' بەمنی گوتیە تەواوکاری بەڵام چی دایتە من f' دایتە من یعنی واتە ئەتوەرە تەواوکاری بەکاربێنە واتە وەرە چ بکە تەواوکاری بەکاربێنە یاڵا با بزانین و ئەوەی دەکەین تاوتەی دەکەین f'(x) دەکاتە چی؟ دەکاتە 2x کەم 1 زۆر باشە کەواتە دێم تەواوکاری لە وەردەگرم تەواوکاری f'(x dx تەواوکاری 2x کەم 1 هەمووی dx تەواوکاری f' دەکا f small ئاگال لێبی تەواوکاری f' دەکا f small تەواوکاری 2x دەکا 2x توان 2 لەسەر 2 کەم تەواوکاری یەکی دەکا x کۆچە کۆسی واتە f smallەکە بریتە لە 2 لەگە 2 دەڕوا x توان 2 کەم x کۆسی ئەوە نەخشەکە بنەڕەتەکەم دیتەوە بەڵام ئەو خاڵی لۆ چ دایتە من لۆی دایتە من بزانم بەهای سی چەندە باشە ئێستا دەی نرخی سی دادەنین یەڵە ئێفی چەند ئەو ئێکسە ئەوە وایە زانی وایە ئێفی یەک یەکسانە بە یەک توان دوو کەم یەک کۆسی ئێفی یەک دەکاتە یەک ئۆتەوایەکە یەکە باشە ئەو یەکە یەک توان دوو یەک کەم یەک دەکاتە سفر کۆسی واتە یەک یەکسانە بەسی کەواتە نەخشەکەم لۆ ئیتان لە بۆ ئینتاج بوو نەخشەکەم لە بۆ دەرچوو باشە قوتابیە دەرێ x توان دوو کەم x کۆسی سی چەندە موجەب یەک ئەوەش نەخشە بنەڕەتەکەم دیتەوە دێم دەگەڕم لە وەڵامەکان کامیان هەمانە جامە ئەو دەبیتە وەڵامە ڕاستەکە فاشە قوتابیە ئەوەش گەیشتینە ئەوەشمان زانی ئەوە نەخشە بنەڕەتەکە بابری نەخشەی بنەڕەتی دووبارەیە پێویستە کاتی پێ بکوژین یاڵە ئەوەیان دەرێ f' دەکات دەرێ f' x دەکاتە نەخشەی پەلداری دایتە من باشە لەو نەخشە پەلدارەی بابزانین قوتابیان لەو نەخشە پەلدارەی دەرێ دەکاتێک کاتێک x لە نێوان سفر و دووبی لەگە سفر یەکسانەی هەیە یعنی سفر گچکەتریان یەکسانە لە x گچکەترە لە دووی سێ x دەکاتە دوو بچووکتریان یەکسانە لە x بچووکتریان یەکسانە لە پێنجی دەرێ ئەوە داواکاری چیە نەخشەی f بدۆزەرەوە یعنی ئەوە f' نەخشە بنەڕەتەکەی بدۆزەرەوە باشە یاڵە بابزانی نەخشەی بنەڕەتی دەرێ ئەگەر بزانی ئەو معلوماتە زۆر بهیمە دایکە منە ئاگادار بە دەرێ ئەگە بزانی بەردەوام بێت باشە و ئێفی دوو دەکاتە شەش معنای چی ئەو قسەیە ئێفی دوو دەکاتە شەش و بەردەوام بێت بەردەوامیت بەبیر بینەوە وتمام نەخشەیەک بەردەوامە ئەگەر هاتوو بەهایەکە بوونی هەبێت ئێفیسی بوونی هەبێت پێناسەکرابێت بابێ ئامانجەکەش بوونی هەبێتن باشە واروە ئامانج و بەهاتە بن یەکسان بن بەردەوامە یعنی چییە ئەوەندە بەس ئەوەندە وشە یەک دنیامانای هەیە لە بۆ من یعنی چی بزانە ڕاست و چەپی دوو ئامانجی لای ڕاستی دوو ئامانجی لای چەپی دوو یەکسانە و یەکسانیشن بەچە یەکسانیشن بە ئێفی دوو لە متی لای ڕاستی دوو و لە متی لای چەپی دوو و یەکسانیشە بە ئێفی دوو کە ئێفی دوو چەندە شەشە ئەلا کولین بابێنەوە تەواوکاری کرۆدری هەر یەکسەر ڕاستە خۆ جواب دەینەوە تەواوکاری f' دەرێ f(x) یەکسانە تەواوکاری یەکی دەکا x کۆسی هێمایەکە سەفەر بچووکتریان یەکسان لە x گچکەتر لە دوو تەواوکاری وەی دەکا 3x توان دوو لەسەر دوو کۆچ کۆسی ئێکو دەبی هەردووک سیوی وایە لێ ناچارم ناوی لێ بنێم ئەوە ناوی لێ دەنم سی1 ناوی سی دوو چکە چێ دەری هەردوو ژمارەکان هەمان وەکو یەکترینە دوو بچووکتریان یەکسان لە x بچووکتریان یەکسان لە پێنج ئەوە تەواوکاری مەگرت ئیشی یەکەمم کرد باشە نارێ بەردەوام بێت کەواتە یانی ئەو دوانە چنە یەکسانن نارێ ئێفی دوو دەکاتە شەش یەڵە بابێم سەرەتا ئێفی دوو بدۆزمەوە ئێفی دوو دەکاتە شەش باشە ئێفی دوو دەکاتە چەند لۆ کامە نەخشەی دوو دەگونجێ لە نەخشەکەی سەریان لە بۆ نەخشەکەی خوارێ تەوان دوو لێروکانە یەکسانە هەیە وایە کەواتە دوو بچووکتریان یەکسانە کەواتە لەوەی دادەنێم واتە سێ لەسەر دوو x توان دوو واتە دوو توان دوو کۆسی تو باشە
کۆسیتو دێم دوی لێرە دادەنێم ئێفی دوو چەندە ئێفی دوو لەجێ دادەنێم دەکاتە 6 دوو توان دوو چار چار جاران سێ 12 دا بەش دوو دەکاتە 6 کۆسیتو شەشەکە بێتەوە بەرەی کەواتە 6 کەم 6 دەکاتە 0 یەکسانە بەچن یەکسانە بە سیتو سیتو دیتەوە بەمنی گۆتێ بەردەوامە یعنی چێ بەردەوامە یعنی ئامانجی لمتی ئێکس نزیکە بیتۆ لە دوو لای ڕاستی ئەو نەخشەیە یەکسانە بە ئامانجی ئێکس نزیک دەبیتۆ لە دوو لای چەپی ئەو نەخشەیە نارێ بەردەوامە بە کەواتە ئامانجی هەردووچیان چیە یەکسانن لمتی ئێکس نزیک دەبیتۆ لە دوو لای ڕاستی چەندە لای ڕاستی دووە ئێکس بچووکتر ئەوە چەپە ئێکس گەورەتر ئەوە ڕاستە ئەوها بخین و با ڕاستە یەکسی کەواتە مانای وێ دەکاتە 3x توان دوو لەسەر دوو کۆ سیتو چەند بوو سیتومانی تۆ 0 یەکسانە ئامانجی ئێکس نزیک دەبیتۆ لە دوو لای چەپی چەندەرە ئێکس بچووکتر لە دووە دەبیتە لای چەپەکەی واتە کەوانە ئێکس کۆ سیوان نزیک بوونەوە لە دوویە بابێم دوی دانێ بزانم دەکاتە چی دوی دانێمە لێرە بکانە دوو توان دوو چار چار جاران سێ 12 دا بەش دوو دەکاتە 6 ئەو لایە کردی 6 ئەدی ئەو لایە دوو کۆ سیوان دوو کۆ سیوان 6 موجب دوو بێتەوە بەرەی سالب دوو یەکسانە بە سیوان کەواتە یەکسانە بە چەند یەکسانە بە چار ئەوە من سی وانم دیتەوە سی تووشم هەیە مانای وێ ئەو پرسیارە تەنها لە جێ چ دەنووسین تەماشەکەنێ قوتابیە تەنها لێرەکانە لە جێ سیوان و لە جێ سیتووی چ دەنووسم لە جێ سیوان و لە جێ سیتووی لە جێ سیوانی کۆ چار لە جێوەش ئەتای من سفر ئەتانی نەشی نووسین ئەوە نەخشەی بنەڕەتیمان دیتەوە داواکاری دووەمی دارێ ئایا و نەخشەی توانای داتاشاوی هەیە لە یەکسانە بە دوودا هەبە خۆی پرسیارەکە نووسرای ئێفداش توانای داتاشاوی هەیە لە دوو یعنی وەرە دوی لێرە دووش لێرە دوی لێرە دانێم چەند دەکات دوی لێرە دانێم ئەکاتە یەک وایە دوی لێرە دانێم چەند دەکات دەکاتە 6 1 و 6 یەکسانە نەخێر کەواتە لە دوو توانای داتاشاوی نییە لە یەکسانە بە دوودا توانای داتاشانی نییە تاوا قوتابیە ئەوەش بەنسبەت ئەو نەخشە پەلدارەی ئەوە توانای داتاشاوەکە حەلەکەیە بابرێ تاوا بابینە سەوێنە لە وێنەی کو دەگەینە نەخشەی بنەڕەتی قوتابیان بەنسبەت وێنە کو دەگەینە نەخشەی بنەڕەتی باشە دەرێک کام لەمانەی خوارە و ڕوونکردنەوەی ئەو نەخشەیە ئێف داشێکس دەکاتە دوو ئافەن دوو ئێکس و ئێفی یەک دەکاتە دا باشە قوتابیان و ئێفی یەک دەکاتە دا قوتابیان ئینشاڵڵا لە ڤیدیۆی داهاتوو دەچینە سەر ئەوانێ